نەبوونی هەلیکار و بێکاری مەترسی دارترین کێشەیە بوریە بۆ وڵاتێک کە دوجار لێک درازانی کۆمەڵایەتی و سیاسی لێ دەکەوێتەوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران یەکێکە لەو وڵاتانی کە خەڵکەکەی بەدەست بێکاری و هەژاریەوە دەناڵێنێت. اما تنیا خیلی چند میکردی؟ اول 2 کیلو 2 حوتی چوارده کات 15. کاکیان من قبل لە شارەداریە کارمەکرد ماشینێ دای لێم بێکاری کرد حاڵێوی لە قسەکەم لەوە لە ئیتر من دکتور پێوتم ناوێت کارسەنگین بکەی ئیتر منیش نەمتوانی کارەکەم کەم نەمتوانی دابم بەمە کارەکەم 16 مانگ خلاصە لە جیابم کار نییە بەسەرەوەی ئیتر هاتم چمە لای پیاوێک زایعات فرۆش کاکە باوکەکەم و دەودە دانیشتم لەلایەوە کرێکاری حدود بێژم 15 ساڵێکە بێ خەریکەم کارمە کارەکەیش وڵات دەرامەدێ وای نییە وەلی ئیتر ئێمە کە ناتوانین کارکەین و بێکاریە هەروە وردەودە ئیدامەماندا ئەم شغڵ زایعاتیە ئیتر لەوە لایش خوا ڕۆزی ڕەسانە کارمە مەسەرەوەی نییە دەرامەدی چەنێ بێ یافرە بێ یاکەم وەلی مەشغاڵەت جەمەکەین و تا ئەنازەیە بێنەی فرۆشین 2 خراندەر تێرێ وازیاییکە کاکە باوانەکەم ئەم مەشغاڵیشە بازیات تێکەن ئەیبەن کەنە دەستکا و دوایە وردیەکا و وەلاسە خەرمان کوپیەکەن لەوێ ئەوان وەسیلیان هەست خۆم لەلایەن بووم ئەیان شۆردۆ ئەیان کردە دەفر و یانی کیسە و گۆنی و ئەمانە نادام بخوا بۆ تارانیانە بوو بۆ کوێیانە بێت ئەوانی ژەیان فرۆشت لە ساڵی 2005 گۆڤاری توێژینەوەی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناسراو بە میس بڵاوی کردەوە. قەیرانی بێکاری لە ئێران لە 140 تێپەڕاندووە و ئەو بێکاریە کاریگەری خۆی داناوە لە هەژارکردنی خەڵکی ئێران بەگشتی. باگوێرەی ئامارە فەرمیەکان 2 پارێزگای سنە و کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاترین ڕێژەی بێکاری و هەژاریان تێدا تۆمار کراوە و یەکەم و دووەمی هەژارترین و بێکارترین پارێزگاکانی ئێرانن. ئەو هەژاریەوەی کردو لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاترین گەنجەکان سەری خۆیان هەڵگرن و بەرەو دەرەوەی وڵات کۆچ بکەن یان خۆیان بگێنە سەر سنوورەکان و بۆ بەدەستێنانی پاروێکنان ژیانی خۆیان و ماڵباتەکان بخەنە مەترسی و لە ڕێی کۆڵبەریەوە لەگەڵ مەرگ و شەکەتی دەستە و یەخەبن.
ساعات بيعني ساعات 6 تا ساعات 2 3 ئاوا تا بۆ تێکارەکەین ئەگە شتێکی هەیە ئێمە پیا و خۆمانین کاریگەری کابرا ناکەین گرامەدەگەی ڕۆژە 150,000 وەختی وا هەیە 50,000 دەست ناکەێت بۆ لەی تۆ وای ڕدوساڵیشمان دەسەکەوێت دەرامەدەکەمانەوە ساعسێتی کرانەشینە و لێراو درامەدەکەی تر ئاواسە درامەدی وای نییە الان شتێکی ئاوا تماشاکە ئێمە 1 مانگ زیاد بێت دوو پیاوە حاڵی ئەوی شیشەیە و گونیە و قاتی پاتیە ئێمە چەند نەفرێ 20 نەفرێ هاین لێرانە کارەکەین و هیچ دەرامەدێکمان نییە و دەرامەدمان ئامەسەی تر ئەگەر ڕۆژە 150,000 ئەگە کارکردنەکەی نیشکین هەرەوەتەی ئەکسەریشمان کرانەشینین و خەریکە ئەم کارزایە عاتینێ لەناو ئەشخاڵا کارەکەی ئاواژاریەوەی کردو جیا لە گەنجەکان مێر منداڵانی خوار تەمەن 15 ساڵیش هەوڵ و تەقەلایان بۆ بژێوی ماڵباتەکەیان بخەنەگەڕ و بەدەستی شەکەت و چڵکنەکانیان لە هەوڵی دەستخستنی پار و یەکنان بن ئەم منداڵانە لە سەرانسەری جیهان بوونیان هەیە و بە منداڵانی کار ناسراون بە گوێرەی ئاماری ڕێکخراوی جیهانی کار ناسراو بە ILO ساڵانە 250 ملیۆن منداڵی 5 بۆ 14 ساڵ منداڵیان لێدەگیرێ و بە مەبەستی کارکردن دەچەوسێندرێنەوە کە لە 161 منداڵانە لە ئاسیا لە 132یان لە ئەفریقا و لە 170یان لە ئەمریکا دەژین ئەو منداڵانە جیا لە کارکردن ترسی لەش فرۆشی و فرۆشتنی ئەندامەکانی جەستەشیان لەسرە من اسمي محمد 12 ساڵمە وەختە مەدرسە تاتی دەوێ تێم کارەکەم مردم کارم پێ ناوم چون نوێژم تۆ مناڵی تێمە دێنای ساعتی ئەم زباڵە ڕۆژت 10 کیلۆ پلاستیک جەمەکەین پوڵی دەفتەر و مداد و تراش و پاکوونی خۆم دەردێنین پوڵی دەفتەر و مداد و پاکوونی خۆشکۆ براکانم دەردێنین پوڵی کەرا ماڵەکەمان دەردێنین قەربی برا بچووکەکەم کە بیمارە دەرچێنین ئەم 12 کیلۆ پلاستیکە پوڵی زۆر ناکەوە لە هەر باش ئاژاری هەتیوی لێکترازانی خێزان نەخوێندەواری زاوزەی لە ڕادەبەدەر شەڕ و ماڵوێرانی
قەیرانی ئابووری و نەبوونی یاسا و ڕێسای توندی حکومی بەشێکن لە هۆکارەکانی زیادبوونی ژمارە ئەو منداڵانەی بە ناچاری دەبنە منداڵی کار. لە ئێرانیش وەکو وڵاتانی دیکەی جیهان ئامارێکی ڕاکوپێک لەبارەی ژمارەی منداڵانی ناسراو بە منداڵانی کار لەبەردەست نییە. بەڵام هەڵاوسانی ئابووری، هەژاری، جیابوونەوەی باوک و دایک و کاراساتە سروشتیەکانی ئەم ساڵانەی دوایی وەکو بوومە لەرزە و لافا و کاریگەری ڕاستەوخۆی بووە لە زیاتربوونی ژمارەی منداڵانی کار. بەخوا دەیتر ئەم کارە هزار دانە خۆتان نەزانن کە ئەوێنی ئەوفتماشاندانگرێ، هزار دانە نەخۆشی و هزار دانە بەدبەختی است. وەلکە خۆ دەزانێت وەعێدی زندگی ئەو نەسەخت بووە وەم شانیشە پیا ئەسڵ ناتوانێت دەرامەتێکی خاصی بێ خەرجی خۆی و خانەوادە و مناڵ و ئەمە دەردی مناڵە، نەخۆشینی مناڵە، ئەمە دەردی مەدرسەیەسی، ئەمە هەزینەی مەدرسەیەسی، ئەمە هەزینەی لەباسیەسی، ئیتر کەرانشینی ئیتر لە گشتی خراوترە کەرایە ماڵ ئەو نەفرست. ئێمە مەجبورین سۆح بێین تا ئێوارە بۆ خاتی 300 و 400 پند نای ئەم ئەشقاڵە کێ بۆی واقعەن ملی پیا ئەشکێنیانی و ئەو نەخراوە ئەوەسە دەستمان دوچاری هزار دانە نەخۆشیێنی پوەستی بووە. تر بێژین چی چارە چییە؟ بەدبەختی تر چی بکەین؟ هیچ چارێکمان نییە. بە گوێرەی ئامارە نێمچە فەرمیەکان لە ئەتارانی پایتەختی ئێران لانیکەم 4000 منداڵ ڕۆژانە سەریان لە ناو زەبڵدانەکانە و خەریکی جیاکردنەوەی پلاستیکن لە زەبڵ و خاشاک. ئەو منداڵانە لە بەرەبەیان هەتا شەو لە ناو کۆڵان و شەقام و شوێنە پیسەکان بۆنی ناخۆشی پاشماوەکان هەڵدەمژن بۆ ئەوەی لەو ڕۆژەدا ژەمێک خواردنیان دەست بکەوێ. لە شارە گەورەکانی ئێران و بە تایبەتی لە تارانی پایتەختی وڵاتە بەدەیان باندی مافیا و قاچاقچی ڕۆژانە ژمارەی زۆر منداڵە ناو زەبڵدانەکان بڵاوەکەنەوە تا زیاتر کاریان بۆ بکەن. من ناوم سوەرانە، هاوڕێ محەممەدم، هەرکایە لە مەدرسە تێینەوە تێن بۆیرە ئەشقال جەمەکەین کەرانشینین پوڵ دەربێن تا کەرای ماڵەکە بووی. ئێمە لە ناو شار مەریوانە خەری کاروبار زایعاتین، هەرچەند کارەکەمان کەم هەیە ئەژغاڵکاریە، وەێ بە نەزارم بۆ تەبیعەت و بۆ منفعات فەقیریش کارێ باشە، چون ڕۆژانە ئێمە بێژم شایە 2 تۆن 3 تۆن لەم دوکانات نانەڕەقە پلاسیک ئاهەنە کۆنە مز برنجە ڕۆح ئادەمانە جەمەکەینەوە ئینسانگەل فەقیر ئیسفادەی لێەکەن، بنیامە لێ فەقیر بنیامە لێ هەژار تێنن ئیسفادەی لێەکەن، هەم بۆ تەبیعەتی ئیسفادەست بازم ئێمە ئەمانە ئەینێرین پلاسیەکانی لێرە بازیافتەکرێتەوە ئەکرێ بە ئاسیا و نانەڕەخەکەی چیوەن بۆ گاوداریەکان ئاهەنەکەیشی ئەینێری بۆ بنابوو بۆ شارەکان تر مسوبرنەکەی بۆ شارەکان تر بازم ئەکرێتەوە بە وەسیلە هەر قەڵی سادەی لێکە و ئەگەر بە پاکی بیکەی بە پاکی بیکەی کارەکە کارێ باشە، چون ئەم شتە گشت کەسێ نایناسێت ڕۆژانە خەڵک مەسەڵەن سەماوەر تێرن بە ئێژن وەرشەوە وەلێ برنجەست ئەش ئێمە ئەگەر ئیمان خۆت نەنی بەبانیەوە شە پوڵ برنجەی پێبێت کڵاو نەنیتە سەرخەڵ لەم کارە وەسیلەکان ئەغڵب ێشە خۆمان جیایکەن، چون فرە کەسی نایناسێت فرێکی وارد ئەزانێت ئیتر تقریبان ئەوە عەرز بکەم
شپرسکاری هەمسایە قەم سۆک تماشایکەوە لێ سوودیشی هەز هەم بۆ ئێمەکی و هەم بۆ خەڵکیش ئێمەش حەزەکەین تا کە جێگەی کە بتوانین زۆم و زۆر لە هیچ کە نەکەین. بە گوێری زانێرەکانی بەشی کۆکردنەوەی زەبڵ و خاشاکی شارەوانی تاران مافیای زەبڵ و خاشاک مانگانە زیاتر لە 3,000 ملیارد تمەنیان دەست دەکەوێت. زیاتری نێو منداڵانە بە زۆرم لێ یان ڕەزامەندی ماڵواتەکانیان لە سنووری ئەفغانستانەوە بە قاچاق ئاو دیوی ئێرانەکرێن. ئەو منداڵانە شەوانە لە کۆگای پاشماوەکان لەگەڵ کەسانی باڵغ و بەتەمەن دەخەون و بە گوێری ئامارە نافەرمیەکان دەچەوسێندرێنەوە و دەست درێژی سێکسیشیان دەکرێتە سەر. بە گوێرەی ئاماری ئیداری چاودێری کۆمەڵایەتی ئێران نزیکەی لە 172 منداڵانی کار لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەچنە قوتابخانە و لە پاڵ خوێندن خەریکی کاری سەختیش دەبن و نزیکەی لە 170 منداڵانە تەمەنیان خوار 15 ساڵە. ئارزوم هەست لەم ئەشقاڵەوە جەمیەکەم موبایل بۆ دایکم بسێنم موبایل بۆ بابەم بسێنم دەرکناری ئەمانیشە دەرس خوێنم بوومە دکتۆرێ پوڵی فرەتر بۆ دایک بابم دەربێرم ماڵیان بۆ بسێنم بیمارە لە فرە دەرمان بکەم. من ئارەزوم هەست بۆ مەنسانەی گەورە پولدار بووم ئەوانەی کێ ئەشقال جەمەکەن لە فەقیری دەریان بێر. خۆدا نەزانن کە پیا خانوادەی بێ وەم لباسی کەسیفیەوە وەم وەزە ئەچیدە ماڵ خانوادە و تماشاتەکەن مناڵ و ژن و تماشاتەکە ئیتر وەختێ بمری وەم لباسی کەسیفەوە وەلێت چی بکەیت چارە نییە هیچ چارەیەکمان نییە من مەجبورم بۆ خاتری تیکێنان بێم وا بکەم وەلێتر هیچ چارەیەکم نییە.